ناوبازاڕی شاری هەولێرە مزگەوت و دوکانەکان ڕازاوەتەوە بە دروشمی جۆرا-جۆر ئامادەکاری دەکرێت بۆ ڕۆژی شەممە کە ڕۆژی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی پێغەمبەر و پێشەوای موسڵمانان محەممەدا درودی خوا لەسەر بێت. ئەو مەراسیمە نازدارێکە لە ڕوحی نازدارمان محەممەد مستەفا عەلەیهی سەڵات وەسەلام تەقدیم دەکەین. ئەمە ساڵانە وەکو گەنج لەو شەقامەی ئەمە لێینا دەتانم برێم یعنی جم و زۆرە چیاوها پەیدا دەبیتن یعنی بە زمانە کوردەوارەکەی خۆمان دەرێن ئەمە ڕۆژی عەرشێ پێ دەرێن یعنی ئەوەندە خەڵک سەردانی ئەو بازاڕی دەکات لە بۆ ئەو یادە نازدارەی هەموو بە یەک دەنگ بە یەک ڕنگ هەمومان هاوار دەکەن لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله کە ڕۆژەکی مێژوویە و تاریخیە هیوام وایە هەموو گەنجەکان چیان کردی و زیاتر بکەن لە بۆ ئەو پێغەمبەرە نازدارەی درودی خوای لێبی. لەو ڕۆژە پیرۆز و مبارەکتر ڕۆژێ لەو ڕۆژە گەورەتر کە خوای گەورە و دنیای لەبەر خاتێ و پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دانایە شەفاعەتی پێغەمبەر ڕۆژی پیرۆز و مبارکەوە لە زمانی قەدیم ئەمە لە دەشتێ بووین لە دەشتێ زیادی پێغەمبەرمان هەر دەکردەوە و مەولود دەخیندراوە مەولود دەکراوە ئێستاش ئینشاڵڵا هەر لە شاری هەولێر مەولود دەکرێتەوە. هاوڵاتیان دڵخۆشن بە نزیکبوونەوەی ڕۆژی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی و یادکردنەوەی باسیش لەوە دەکەن لە پاڵ گرنگی بەرزڕاگررتنی ئەمیادا گرنگە هاوڵاتیان بە کرداریش سونەت و سیفەتەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە کاروبار و ژانی ڕۆژانەیاندا ڕنگ بداتەوە. لەو ڕۆژە دایمەوەکو با بڵێن دوکاندارەکان خۆشحاڵی خۆمان دەردەبڕین ببەخشینەوەی شیرینی و ئامادەکاری لەو بابەتەدا. ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر گرنگ و پیرۆزە گرنگتر لەوە بریتە لە شوێنکەوتنی هەنگاوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و جێبەجێکردنی سونەتەکانی و هەنگاونان لە بوارەکانی ژیاندا بە پێی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەولێر ئامادە باشیان کردیا ڕۆژی شەمووی ئینشاڵڵا مەولود نەبەویە خێر و خێرات لێرکوانە دادەندرێ هەموو خەرکەکە بەتەمای ئەو ڕۆژە پیرۆزەیە ڕۆحم بە قوربانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێ. یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم یادەکی پیرۆزە وەکو تەقالید یعنی وەکو ساڵان هەمومان یعنی دوکاندار لە ماڵەکان لە مزگەفتەکان ئەو یادەی جوان ڕادەگرین یعنی وەکو پاقلاوە جێڕان و نان و شی و وەکو مەسەلەن دوکاندارەکان پاقلاوە شەربەتە و لە مزگەفتەکان مەسەلەن مەولود خینەوە و یادەکی زۆر پیرۆزە بەڕاستی یعنی یادەش زۆر خۆشە ڕۆژش یعنی مرتاح دەبی بە شەریعەت. جگە لەوەی ئەنجامدانی مەولود نیشانەی خۆشەویستی و وەفاوڕێزە بۆ پێغەمبەری ئازیزمان درودی خوا لەسەر بێت. هەر لە دێرزەمانیشەوە شاری هەولێر یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوا لەسەر بێت بە گرنگ سیر کردووە. ساڵانەش بۆ ئەو یادە لە بازاڕ و مزگەوتەکان چالاکی جۆرا-جۆری ئاینی بەڕێوە دەچێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.